بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەرەبەیانی ئەمڕۆ چەند کاتیۆشایەک ئاڕاستەی ناوچەی سەوزی بەغدا کراوە. باڵێۆزخانەی ئەمریکاش لە بەغدا زەنگی ئاگادارکردنەوەی لێدا. سەرچاوە هەواڵیەکان بڵاویان کردەوە. بەرەبەیانی ئەمڕۆ 4 موشکی جۆری کاتیۆشا لە نزیک باڵێۆزخانەی ئەمریکا لە ناوچەی سەوز کەوتە خوارەوە کە هێزانیەکان توانیان لە نزیک سەربازگەی ڕەشید سەکۆی هاویشتنی موشکەکان بدۆزنەوە. موشکەکان هیچ زیانێکی گیانی و مادیان نەبووە، بەڵام باڵێۆزخانەی ئەمریکا زەنگی ئاگادارکردنەوەی لێدا. کوردێک لە بەریتانیا وەک دەربڕینی ناڕەزایی بەرامبەر هێرش و لەشکرکێشیەکانی سوپای تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان خۆی خستە بەردەم ئۆتۆمبیلەکەی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە. میدیاکانی بەریتانیا بڵاویان کردەوە چەند کوردێک لە بەردەم پەرلەمانی بەریتانیا دژی هێرشەکانی تورکیا بۆ سەرخاکی هەرێم گرد بوونەتەوە و ناڕەزاییان دەربڕیوە لە کاتی چوونە دەرەوەی قافڵەی ئۆتۆمبیلەکانی بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا یەکێک لە کوردە ناڕازیەکان خۆی خستوەتە بەردەم ئۆتۆمبیلەکانی و قافڵەکەی ڕاگرتوون و دواتر لەلایەن پۆلیسەوە ئەو کوردە دوور خراوەتەوە. ئەو پزیشکەی بتڵێکی ئۆکسیژینی لە باوەش گرتوبوو وێنەکەشی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی بوو بە کۆرۆنا گیانی لەدەستدا. ئەو پزیشکە ناوی محەممەد حەشادە و خەڵکی میسرە، بەڵام بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بێ ئەوەی سەرنج بداتە سەر بیناکەوەی دەزانی پزیشک و کارمەندی تەندروستی سلێمانیە. محەممەد حەشاد ڕۆژی ڕابردوو لە وڵاتی میسر بۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەستدا. سندیکای پزیشکانی میسر ڕایان گەیاندووە ژمارە و پزیشکانی بەهۆی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە بۆ 73 پزیشک لە میسر بەرز بووەتەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا داوا لە کۆمپانیا و بازرگان و وەبەرهێنەرانی جیهان دەکات بە هیچ جۆرێک مامەڵە لەگەڵ حکوومەتی سووریا نەکەن گەرنا ڕوبەڕووی سزا دەبنەوە. وەزارەتی دەرەوەی سووریاش دەڵێت ئەوە پێشێلکردنی یاسانێ و دەوڵەتیەکانە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی سزای دارایی بەسەر 39 کەسایەتی و دەستگای سووریادا سەپاندووە وەک بەشار ئەسەد سەرۆکی سووریا و ئەسمای هاوسەری. پاش 9 ساڵ لە شەڕ و ئاڵۆزی لە وڵاتە و کوژرانی دەیان هەزار خەڵکی سڤیل بەدەستی بەشار ئەسەد و سوپاکەی یەکەم جارە سزاکانی ئەمریکا بەشار و ئەسمای هاوسەری بگرێتەوە. بەپێی یاساکە و کەسایەتی و لایەنانە هەر داهات و سەرۆت و سامان و بەرژەوەندیەکیان لە ئەمریکا هەبێت بلۆک دەکرێت. مایک پۆمپیۆ ئاماژەی بەوەش کردووە ماوەی 9 ساڵە ڕژێمی سووریا شەڕێکی خوێناوی دژی خەڵکی سووریا دەست پێ کردووە و لەو ماوەیەدا ژمارەیەک زۆر تاوانی دەڕەندانەی ئەنجام داوە. هەندێک لەوانیش گەیشتونە تا ئاستی تاوانی جەنگ و تاوانی دژی مرۆڤایەتی و لەوانش کوشتن، ئەشکەنجەدان، بێسەر و شوێنکردن و بەکارهێنانی چەکی کیمیایی. سەرۆکی ئەمریکا سزا بەسەر ئەو کەسانەدا دەسەپێنێت کە لە دەستگیرکردن و ڕاوەدونانی مسلمانانی غۆری هەرێمی شینیانگی چین دەستیان هەبووە و بەرپرسانی چینیش دەڵێن ئەمریکا مافی دەستوەردانی لە کاروباری ناوخۆی وڵاتەکەیان نییە. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردووەتەوە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا واژۆی لەسەر پرۆژە یاسایەک بە ناوی ڕێکاری مافەکانی مرۆڤی ئیغۆر کردووە تێیدا سزا دەسەپێنێت بەسەر ئەو بەرپرسانەی هەرێمی شینیانگی چین کە دەستیان هەبووە لە چەوسانەوەی مسلمانەکانی ئیغۆر. بەرپرسانی چینیش ڕایان گەیاندووە ئەمریکا بە هیچ شێوەیەک مافی سزا و پاداشتی لە ناوخۆی وڵاتەکەیاندا نییە و بۆی نییە دەست لە کاروباریان وەربدات. سزاکان بریتین لە بلۆکردنی دارایی و پێنەدانی ڤیزای ئەمریکا بە بەرپرسانی ئەو هەرێمە. نووسینگەی سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا وەشی خستووەتە ڕوو سزاکە لە بەرامبەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤە لە ڕووخاندنی شوێنی نیشتەجێبوون و دروستکردنی کەمپی زۆرملەیە بۆ مسلمانانی ئیغۆر. کۆمپانیای فەیسبوک کۆمەڵێک تایبەتمەندی نوێ بۆ پاراستنی تایبەتمەندیە کەسیەکانی بەکارهێنەرانی ماسنجەردا دەنێت. ماڵپەڕەکانی تایبەت بە بواری تەکنۆلۆژیا و ئینتەرنێت ڕایان گەیاند. کۆمپانیای فەیسبوک دەستی کردووە بە تاقیکردنەوەی چەند تایبەتمەندیەک بۆ پاراستنی زانیاری و داتا تایبەتەکان کاوانیش تایبەتمەندی فەیس ئایدی، تەچ ئایدی و ژمارەی نهێنی پینکۆدە. بەپێی زانیاریەکانی ماڵپەڕەکە پێویستە بەکارهێنەر یەکێک لەو تایبەتمەندیانە هەڵبژێرێت بۆ پاراستنی داتاکانی ناو هەژمارەکەی هەروەک چۆن ئەتوانرێت ماوەی داخستنی مەسەنجەرەکە ڕاستەوخۆ دوای بەکارهێنان دیاری بکرێت. ئەم تایبەتمەندیە نوێیانە لە ئێستادا لەلایەن چەند بەکارهێنەرێکی سیستەمی iOS بەردەستە. بەم زوانش بۆ سەرجەم بەکارهێنەرانی ماسنجەر بەردەست دەکەوێت. گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاشناو بڕێک لە پەیامی ڕۆژ پێتان دەگەمەوە.